سڵاو پێشمەرگە ئەی مەفتونی خاک، گیان لەسەر دەستی دەروون و دڵپاک، لە نێو دڵتایە عەشقی کوردستان. سڵاو پێشمەرگە ئەی شێری سەنگەر، ئەی مەردی مەیدان، هەڵۆی هەڵمەتبەر، گیان بەخشی ئازا ڕۆڵەی جەلی کورد، تۆ سەرت بەرزە وەک قەندیل هەڵگورد. سڵاو پێشمەرگە ئەی باوەڕ پۆڵە، لە سایەی تۆیە هەر بەرزە ئاڵا، هیوای تۆ ئاشتی و ژینی سەربەستی، بۆیە لە دڵدا هەر خۆشەویستی. بە ناوی خوای گەورە و میهرەبان، بەڕێزان، بە ناوی فەرماندە و ئەفسەران و پێشمەرگە قارەمانەکانی فەرماندەی پێشمەرگەی زێرەڤانی، پڕ بەدڵ بە خێراتنی زۆر بەڕێز جەنابی کاک مەسرور بارزانی، سەرۆکی حکومەتی هەرێمی کوردستان و هەروەها وەزیرە بەڕێزەکان و تێکڕای میوانە خۆشەویستەکان دەکەین بەخێر بێن سەرچاو. خۆشحاڵین ئەمڕۆ لە ڕۆژی ئاڵای پیرۆزی کوردستان لێرە لە سەنگەری پێشمەرگایەتیەوە جەنابی سەرۆکی حکومەتی هەرێمی کوردستان ئەو یادە بەرز ڕادەگرێ. بەڕێزان، ئێستاش هەر بەم بۆنە پیرۆزە داوا لە کۆمەڵی ئاڵا دەکەین، ئاڵای هەمیشە پیرۆز و شەکاوەی کوردستان هەڵبکەن بفەرمونون. وەریۆ کۆمەڵی ئاڵا باشە چەک ئاسایی ڕێکە وەریگە بۆستە کۆمەڵی ئاڵا سڵای فەرماندە سڵاکە کۆمەڵی ئاڵا باشە چەک برای ڕاست وەریگە کۆمەڵی ئاڵا ئاسایی ڕێکە زۆر سپاس بۆ بەڕێز
جەنابی سەرۆکی حکومەتی هەرێمی کوردستان بەڕێزان ئێستاش گوێ دەدرین لە وتاری زۆر بەڕێز جەنابی سەرۆکی حکومەتی هەرێمی کوردستان با بفەرمێ. زۆر سپاس بە ناوی خۆی گەورە و مێهرەبان بەیانیتان باش. ڕۆژی ئاڵا لە ئێوەی بەڕێز و هەموو پێشمەرگە قارەمانەکان و هەموو خەڵکی کوردستان پیرۆز بێت. ئەم ئاڵایە ئاڵا و هێما و سیمبلی خەبات و قوربانیدان و پێناسەی نیشتیمانی گەلەکەمانە. ئەم ئاڵایە بووەتە دوابەرگی جەستەی هەزاران شەهید. ئەم ئاڵایە لە کاتێکدا لەلایەن پێشەوە قازی ڕادەستی سەرۆکی نەمرمان مستەفا بارزانی کرا، دواتر لەسەر لووتکەی هەموو شاخەکانی کوردستان هەڵکرا و بەرز ڕاگیرە. لەژێر سەرکردایەتی و ڕابەرایەتی سەرۆک بارزانی هەر ئەم ئاڵایە لە کۆشک و تەلار و پایتەختی وڵاتانی دنیادا هەڵکرا و ڕێزی لێگیرە. ئەم ئاڵایە هێمای نەتەوەیی و نیشتیمانی هەمومانە، هێمای پێکەوە ژیانی ئاینی و نەتەوەیی هەموو خەڵکی کوردستانە. ئەم ئاڵایە بووەتە هێمایەک بۆ پێناسەکردنی پێکەوە ژیانی گەلان لە کوردستان و بووەتە هێمایەک بۆ هەموو ئەو ئازادی خوازانەی پەنایان هێناوەتە بەر کوردستان، چونکە کوردستان بە خاکی پێکەوە ژیان و ئاشتی و ئازادی ناسراوە. لەسەر هەمومان ئەرک و پێویستە ئەم ئاڵایە بەرز ڕابگرین و نەیەڵین بە هیچ شێوەیەک شکۆی نەتەوەیی و نیشتیماییمان بە هەر بیانوەیەک بێ بشکێت. داوام لە نەوەی داهاتوو لە گەنجەکانی ئێمە ئەوەیە بزانن کە لە پێناو ئەم ئاڵایە و لە پێناو شکۆی نەتەوەیمان چ قوربانیەک دراوە. شکۆی نەتەوەیمان نە بە پارە دەکردرێ نەدەفرۆشرێ، شکۆیەکە کە بە خوێنی هەزاران شەهید هاتووتەدی. من لێرەوە دەستخۆشی لە هەموو ئێوەی قارەمان هەموو پێشمەرگە قارەمانەکان دەکەم و دەستی دایکی هەموو ئەو شەهیدانە ماش دەکەم کە لە پێناو بەرزڕاگرتنی ئەم ئاڵایە خەباتێکی بێوچانیان کردووە و قوربانی زۆرتان داوە. شانازی بەبوونی خۆمان دەکەین کە لە ژێر سایەی ئەم ئاڵایە بتوانین بەردەوام بین لە خزمەتکردن بە گەل و نیشتیمانمان. داوا لە هەموو لایەنە سیاسیەکان لە هەموو بیر و بووچوونە جیاوازەکان لە کوردستان دەکەم لە ژێر سایەی ئەم ئاڵایەدا بە یەکەوە بەرگری لە دەستکەوتەکانمان بکەین و خەبات بکەین بۆ بەدیهێنانی بژێوی ژیانێکی باشتر و بەختەوەرتر بۆ هەموو گەل و نەتەوەکانی کە لە کوردستاندا دەژین. سپاسی خۆڕاگریتان دەکەم، دەستخۆشیتان لێ دەکەم. ئینشەڵڵا هەر سەرکەوتوو و سەلامەت بن، ئاڵای بەرزی کوردستانیش هەر بەرز و شەکەوە بێت. زۆر سپاس. زۆر سپاس بۆ بەڕێز جەنابی سەرۆکی حکومەتی هەرێمی کوردستان. ئاڵای کوردستان ڕەمزی نیشتیمان کە با نامێنێ و تۆ بێدەنگ ئەبی، وەکو ئەو چێوە مەنگ و سەگ ئەبی، جانم دەربچێ و تۆ بجوولێنێ بۆ یەک هەناسە بەلەرەت بێنێ.